والله ما لێرە ناڕووین هەتاکو جوابمان نەدەنەوە بە هیچ شێوەیەک ناڕەزاژە بین هەتا ئەو ڕۆژی خەڵقیشی تێ بچێمە لە نووسینگەکانی جۆڵەن کە ئەم ئەرزانە نەکڕن لەبەرەوەی کە کێشەی تایە. ژمارەیەک لە خاوەن زەویەکانی گەڕەکی کانیسپیکە هاتوونەتە بەردەمی کۆمپانیایەکی نیشتەجێبوون کە داوای قەرەبوو دەکەن وەکو باسی دەکەن کە ژمارەیەک زەویان داگیر کرا و هیچ قەرەبوویەک نەکراونەتەوە لێرە ئەو هاوڵاتیانە لێرن. سڵاوتان لێ بێ، داواکاریەکانی ئێوە چییە؟ داواکاری ئێمە ئەو کۆمپانیایە قەرەبووی و عەرزانەمان بکاتەوە تەواو. باش بابەتە ڕێگاو من دوو قسە بکەین. چەند پارچە زەویە ئەمە 36 پارچە زەویە. 36 پارچە زەویە. باشە چیان پێوتون کۆمپانیاکە؟ پێشترەمە 2 ساڵ ئێمە خەریکین. جاری پێشوش هاتوین لێرە خەڵک گوربوونەوەی کردووە 3-4 نەفەرمان لێ گیراوە دوای بەڕەفتی کەفیل ئەو خەڵقانە بەرەڵا بوون. پێشە جاریکە چون کۆبوونەوەمان لەگەڵا کردوون جوابمان نادەنەوانێ. ئەو خەڵقەش داوای مافی خۆی کات خەڵق زوو کات خۆی کڕیوەتی هەموویەکی 40,000 دینار و 35,000 دینار و ئاڵتونی ماڵمانی خۆی فرۆشۆ پێیداوە. ئەو خەڵقە کە لێرەیە لەسەر حەقی خۆی لێرەیە. ئەم پرۆژەیە کە دروست کراوە بەڵێ دەوری 4 دووەنمی معمەلی غازەکەی کە کردراوەتەوانەوە مافی خۆیت و حەقی خۆیت و تاپۆ بۆ بەڵام دەروی معمەلی غازەکەی ئەم خەڵقانەیە کە لێرن. باشە ئێوە هیچ بەڵگەیشی یاساییتان هەیە بۆ ئەم زەویانە؟ یاسایی کاتی خۆی کانیسپیکە هەر هەمووی ئەوە کە خەڵک مەترەی کردووە و کڕیوێتی دەستنووس بووە کە ئەم خەڵقە بووی تاپۆ کراوە بەس ئەم بەشە ماوەتەوانێ ئەم بەشە توانە کاتی خۆی توانەکرێ بە پرۆژە بۆیە خەڵک دەستی لێ هەڵگرتووە. حکومی ئەڵێ چی لەسەر؟ لایانی حکومی ئەڵێ ئەمە کاتی خۆی کە بە ئێمە وتووە پرۆژە ئێستادایەتی بەم کۆمپانیایە کۆمپانیاکە بێ قەرەبووی ئێمە بکاتەوانێ بەس جواب ناداتەوە کەس خۆی بە بەپرسیان پرۆژێ نازانێت. ئێوە هەڵوێستان چیە بێگە وەڵامتان نێنەوە؟ هەڵوێستمان چی بێ وەڵای ئێمە لێرە ناڕووین هەتاکو جوابمان نەدەنەوە بە هیچ شێوەیەک ناڕەزاژە بین هەتا ئەو ڕۆژی خەڵقیشی تێ بچێمە لە نووسینگەکانی جۆڵەن کە ئەم ئەرزانە نەکڕن لەبەرەوەی کە کێشەی تایە کێشەیە و خەڵقەی تایە. ئەو خەڵقە هەمووی مافی لێرایە هەمووی ئاڵتونی ژن ماڵماری خۆی فرۆشتە ئەم ئەرزانەی کڕیوە. دەستەکانە خۆش بێ بەڵێ ئەمان ژمارەیەک لە خاوەن زەویانن کە لە گەڕەکی کانیسپیکەن لێسەدا پرۆژێکی جێبوون لێرە دروست دەکرێت کە مانوەکۆی کە باسیەکەن کە زەویەکانیان داگیر کراوە و لایانی حکومی باسی لێوە کردووە کە دەبێت کۆمپانیاکە قەرەبوویان بکاتەوە بەڵام کۆمپانیا قەرەبوویان ناکات. سڵاوی لێ بێ، چەند پارچە زەوی هەیە لێرە؟ یەک پارچە زەوی هەیە لێرە. کەی کڕیوتە؟ 2003 کڕیومە. 2003. باشە ئێوە هیچ خانوتان تیا دروست نەکرد لەم پارچە زەویانەیە؟ زۆربەمان گەیانی هەیکەل و وتیان ڕایگرن نابێت تاویکەن. ئەی هەیکەلەکانیان ڕوخاندەوە بە شۆفڵێران تەختیان کرد. هیچ قەرەبێکیش نەکراوە تێکەمە نەخۆشخانە بۆ ئەم کانیسپیکەیە ئێمەشمان مادام بکرێ بە نەخۆشخانە هیچ قەرەبێکمان ناوێت لەبەرەوە بۆ هاوڵاتیانی خۆمانە. چەندێکە پێیا زەویەکە؟ زەویەکە 29 ڕقم پێیا بۆ کاتە. ئەی لەم دواییە چەندیە کرد پێشەوەی ئەم پرۆژەیە دروست کرێ؟ والله تقریبا بەڵێ 10 دەفتەریە کرد ئەو عەرزە بەدە نایکڕی ئەوە ئەرە وەڵڵا. باش ئێمە ناژڵین دەمان بنێ ئێمە ئەڵێن ویژدانی خۆتان لیژنەیە تەشکیلکەن چەندمانەیە ئێماڵین بە زیاد بێ. ئەی مانای تیا لە 2003 ئەم خەڵکە ئاڵتونی ژنەکەی فرۆشتووە کاکە ئەم عەرزەی کڕیوە 6 دۆن شتێکەمی تاپۆ بووە ئیغازەکە بووە ئەو قەرەبووەکەی یاوەتێ پارەی باشی یاوەتێ و حەقی خۆشی بۆ وەریگرێت چونکی تاپۆ بووە. ئەی ئێمە گوناحە لە 2003 خێرە بە شوێنی پرۆژە هەیکەلەکانی ئێمە ڕوخان و ئیسەیکەن بەو پرۆژەیە بینای چلخات. باشە لەم پرۆژەی برایەکتان نەدراوە کە قەرەبوو بکرێنەوە؟ هیچ هەر جوابیشمان ناینەوە هەر ئینهارمان کردووە. با بڕۆین لەوێ قسەکەین. دەستەکانێک خۆش بێ، زۆر سپاس. بەڵێ ئەوەی کە جۆویستی بوون لێسەدا ژمارەیەک لەو خاوەن زەویانە هاتوونەتە ئێرە داوای قەرەبوو دەکەنەوە کە باسیەکان کە کۆمپانیاکە وەڵامیان ناداتەوە. لێسەدا پرۆژەیەکی نیشتەجێبوون دروست دەکرێت لەسەر جوستایی هێواری شار کە ئەم گەڕەکە گەڕێکی کانیسپیکەیە دەکەوێتە بەرامبەر گەڕێکی کورساتەوە. بۆیە لێرە ئەمان داوای ئەوە دەکەن کە مافی خۆیان پێ بدرێ وەکوی کە زەویەکانیان داگیر کراوە کۆمپانیاکە قەرەبوویان بکاتەوە.